زمان من ئەمڕۆ لە ڕۆژی ئاڵای کوردستان ئێمەوە کۆلێژی سەلاحەدین ئەیوبی هەستاین بە بەرز ڕاگرتنی بە زیندوو ڕاگرتنی ئەم یادە پیرۆزە بۆ ئەوەی ئەم یادە گەورەیە لە دڵی نەوەکانی داهاتووە بە زیندوی بمێنێتەوە. ڕۆژی ئاڵاتان پیرۆز کوردم 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 خەڵکێ کوردستانم زمانی من کوردیە خوددان وڵات تەکدێری ئێمە وەک قوتابی کۆلێژ سەلاحەدین ڕۆژی ئاڵامان بەرز ڕاگرتووە چەند چالێکێکمان داناوە ڕۆژێکی خۆشە هەموو لە ڕۆژی ئاڵای پیرۆز بێت. زۆر سپاس بۆم دەرفەتە ئیمڕۆ ڕۆژی ئاڵایە هەفتەی دانسەیەی 2024 ئەمان ئامادەکرد بە چەند تابلۆیەک و چەند پۆستەرێک کۆمەڵە بەرهەمی جامان نمایش کرد هونەر و هەرکارەکان بە هیوادارم سوود ئایدیەکری وەرگرین. زۆر سپاس.